سەرۆکی تورکیا نیگەرانی هەیە لە ئەگەری یەکگرتنی کوردی تورکیا و سووریا بۆ پێکهێنانی کوردستانێکی سەربەخۆ. بەردەوام دەبین لە کردە لەشکریەکانی چڵەزەیتون کە ئەمڕۆ لە حوتەم ڕۆژیدایە تا هەموو ئامانجەکانمان دەپێچین. دوای ئەمەش منبج لە تیرۆریستان پاک دەکەینەوە و ناشبێت هیچ کەسێک بەمە نێگران بێت چونکە خاوەنی ڕاستەقینەی منبج ئەو تیرۆریستانە نین بەڵکو برا عەرەبەکانمانن لەوێ. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەخوازێت لەشکری تورکیا خۆی لە قەیران دوور بخاتەوە و سەنگی بخاتە سەر ئامانجی مەودادووری استراتیژی. سەرۆک ئەردۆغان ئێمە لە نیگەرانیە ڕەوا ئاسایشەکانت تێدەگەین و زۆرش لە نزیکەوە پێکەوە کار بۆ ڕەواندنەوەی ئەو نیگەرانیانە دەکەین، بەڵام هیواداریشین ئامانجە استراتیژە درێژخانەکانیش ببینێت وەک ئاشتی لە سووریا و ئەو جا یارمەتیدانی هاوپەیمانەتی دژە داعش تا باشتر ئەو بەشەی سووریا ببینین و هەڵسەنگاندنێکی باشتری ئاسایشانە بکەین. پێدەچێت هەر کاتێکیش ئەنکەرە ئەو بڕیارانە بدا پشتیوانیەکی تەواوی ئەمریکا بەدەست بێنێت. پێم وایە سەرۆک ئەردۆغان ئەو بڕیاران دەدات و ئاستی توندوتیژەکان لە ئەفرین کەم دەکاتەوە، هەروەها شەوشەکە ئاسایی دەکاتەوە بۆ کاتی پێش هێرشەکان و ئەو بڕیارانەش لەگەڵ پشتیوانیەکی تەواوی ئەمریکادا دەبن. یەکینەکانی پاراستنی گەل کە بەشی سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوە لە شەڕی دژی داعشدا و توانیویشیەتی کۆنتترۆڵی ئەو ناوچانە بکە کە لە دەست داعش ئازادی کردوون. ترکان و ئەردۆغان و هەوڵبەندێوی بدەن ji ber berê ev îmkanê hene kêm ev îmkanê hene hindik me berqas berxweda û em bi serketin hindirî cîhanê de. ئەمریکا پشتیوانی لەشکریانەی هێزەکانی سووریای دیموکراتی کردووە و تورکیاش بەردەوام ناڕزایی هەبووە. ئەوەی بۆ ئێمە بە پلەی یەکەم گرنگە لە سووریادا شکست پێهێنانی داعش و هەروەها ڕێگەگرتن لە ئێران لەوەی پردێکی زەمینی هەبێت یان شوێن پێیەکی تر وەک شوێن پێی حزبڵڵا لە سووریادا. بەهۆی ئەم شەڕانەوە و بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەییش زۆرێک لە کوردەکان وها هەز دەکەن جلێزەکانی ڕۆژاوە پشتیان تێکردوون. بە ئامانجگرتنی ئەم ناوچانە بە هەموو مانایەکی وشە کارەساتە ئەرکی کۆمەڵگەی نێونەتەوەییە بێتە ناوە و شتێک بکات. لەوانەیە ڕۆژێک کورد بڵێت ئیتر بەسە ئێمە بۆ ئەوە ناژین ئیش و ئەرکە قورسەکانی جیهان بکەین، لەوانەیە کورد بڵێت بۆ ئێمە ئیتر تەواو، جاگەر بڵێن ئیتر تەواو ئەو جاچی ڕوودەدات. کاربەدەستانی لەشکری ئەمریکا داوا لە تورکیا و کوردیش دەکەن دەرفەت بۆ دانوستاندن بڕەخسێنن. هاوکات بەرپرسانی کانتۆنی ئەفرین داوا لە دیمەشق دەکەن ئەرکی پاراستنی سەروەری سووریا و هەروەها سنووری سووریا لە ئەستۆ بگرێت.